دەستگای خێرخوازی بارزانی دوای ئەوەی کەوا دیراسەی بابەتەکەمان کرد بە پێویستمان زانیکەوە وەکو هەمیشە لە خزمەتی خەڵکی خۆشەویستی سنووری قەزای چۆمان و ناحەی حاجەمەران بین بەهێنانی هاوکاری کە خۆی دەبینێتەوە لە پارسەلی خۆراک ئەرزاقی وشک هەروەها پارسەلی سەحی مەوادی پاکەرەوە. دیارە دەستگای خێرخوازی بارزانی بە سوپاسەوە کە ئەو لایەن لە چۆمان کردیتەوە هاوکاری خەڵکەکە دەکەن لەبۆ ئەوەی بتوانن هاوکاری بژێوی خەڵکیش بن چونکە گومان لەوەدانی ئەو پەتایە بژێوی خەڵکی بە شێوێکی گشتی زۆر بەکخستیە لە ڕووی بازار و لە ڕووی قەرەبارغی بازار و نەبوونی هاتوچۆ ئەو بابەتانە گومان لەوەدانی بۆیە ئەو هاوکاریەکی باشە هیوادارین بەردەوام لەو بابەتە لەبەرەوەی خەڵکەکە بەڕاستی پێویستی بۆ بابەتە دەبیتن. بس عسى تعالوا هذا اللي هو يكاو خركسي ديت الان ايه لا دي وزن زحمه وزن فاتي اجي ميت يا شباب ئێمە ئەمە سێمین هەڵمەتمانەکە لە نێو شاری دەربەندیخانە دەگەڕێن بۆ ئاگادارکردنەوەی سەرجەمارکێت و شوێنە گشتیەکان کە ئەوانەی کە بەرکەوتە یەکتریان هەیە کە ئاگاداریان کەینەوە کە دەستکێش و دەمامک و ڕێنمایە تەندروستیەکان ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. ئەمڕۆژ ئێمە توانیمان سەردانی چەندین شوێن بکەن بە تایبەت ئەمڕۆ کە هەڵمان بژاردە بوو سەردانی ئەو جێگانە بکەن کە زۆرترین بەرکەوتی تا دروستە بێ ئەوش کۆگاکانی دەرمانە بەشی پشکنین و عیادەکانە. بالنسبة للفيروسات طبعا أما نخوشيكي عالمية يعني أما نية بلي لهمو جيهانا بلاو من نخوشي فيروس كبتايكا بيست إما خو بارزي بكين ودوايا همو تاكيك لم كردستان بلين بتواني خوي بارزي لم نخوشي. هو بالبيت بس شي قال حسب درسنا. والله خلوا احنا فلاليح هنا والطماطم مالنا زين مال جمبور مشهور واريد ناس يجون هنا على مود يشترون معنا طماطم مال جمبور مشهور وشوي الكيماوي غالي علينا. اي بس يساعدونا شويه هنا سعر الطماطم ب 300 بالعلوه تنباع والكيماوي الطن ما اعرف 600 700 الف وما يصرف كل شيء. هو بالبيت بس شي قال حسب درسنا. والله طماطة بعجة فلفل باذنجان بطيخ يعني المخضر اجمعوا عندنا هنا موجود والحمد لله السنة زينة يعني والموسم زين والحمد لله. والله حمر هو بالبيت بس يعني صعبة. ما قلت 300 ايه هم نفس الشيء نفس الشيء.